علی مەردان مامۆستای مەقاماتی کوردی ئەو لە دەستپێکی کاری هوەریەوە هەوڵیاوەکە نزیکایەتێکی زۆر لەگەڵ هونەرمەندە ناودارەکانی دیاری ئەو سەردەما پەیوەندیشی تونند و تۆڵ بەستێت تا بتوانێت زانیاری زیاتر لە سەر مەقاماتی کوردی کۆبکاتەوە چ جای مەقاماتی فارسی و عەرەبیش کە ڕۆڵێکی باشی تێدا بینی و زانیاریی زۆری لەسەری هەبووە بۆ تا قوتابخانە و ستایڵێکی تایبەت لە ناو ئاواز و میوزیکی کوردیداوە نەوەکانی دواتر کار لەسەر دەنگی ئەم هونەرمەنداکەن تا بتوانن سوود لە گۆرانەکانی وەربگرن و خزمەتی زیاتر بە دەنگی خۆیان بکەن. لە ئێستادا لە کەرکووک کار لەسەرەوەکەن کە خولی مەقاماتی کەرکووک بۆ خولی علی مەردان بەڕێوەچێت کە دیایدا نەسی شەمەک تیا بەشداری کردووە کە وەکو هونەرمەندێکی هەم جیهانی و هەمیش دیار قسەی لەسەر کردووە و بەشداریان کردووە لە ئەم خولەیە کە قسەکردە لەسەر بابەتەکانی یان خوێندنەوەیەکە بۆ مقامەکان و ڕاستتر زانینی ئەو شارەزای ئەو بۆ مقاماتی هەم کوردی هەم عەرەبی هەمیش تورکمانی و لێوێ لە ڕێگای سیمینار و هۆرکشۆپ و هەروەها وتنەوەی گۆرانەکانی علی مەردان قسەی تەواوەتی لەسەر ئەم بابەتاکرێ کە لە چاوی کامێرەکانی کورتساتەوە لە شاری کەرکووکەوە ئامادە کراوە و پێکەوەی بین. دیدارە کە دیداری کەرکووکی بۆ مەقامات خولی مامۆستا علی مەردان ئێمە لە ڕاستی لێرانەوە سوپاسی ئەو کەس و لایەنانەکەین کە دەستی هاوکاری و یارمەتیان بۆمان درێژ کرد بۆ سپۆنسەرکردنی و ئێمە لەم دیدارەیە بەڕاستی بە هەرسێ زمانی کوردی و تورکمانی و عەرەبی چونکە ئێمە وەکو کەرکووکە شاری دەستە گوڵەکەی مامەیە پێویستە ئێمە زمانی زمانەکان فەرامۆش نەکەین ئەوانش لەگەڵمان هاوبەشن چونکە کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە بۆیە ئێمە لەم دیدارەیە زیاتر بە هەرسێ زمانەکەی خوێندرێ وەسیە گروپ لێرەیە بەشدار وەکو تیپی مۆسیقی کەرکووک و تیپی بەیتولعودی بەغدایە لەگەڵ بەیتولمەقامی کەرکووکە ئەوانش بە هەرسێ زمانەکە مەقامات و خوێنن و پارچە مۆسیقای تایبەتیانێکە تایبەتە بە مامۆستا نەسیر شەمەوە و من جارێکی لێران و سوپاسی ئەو کەسولایانە ناکەینکەوە هاوکار و هاوبەش بنە لەگەڵمانە و ئەوەی کە بەم دیارە زیاتر ئێمە هەستین وەکو باڵین ڕێکخراوی دەستگای ڕۆشنبیری کەرکووکە ناوەندی علی مەردان بۆ مەقام سندیکای هونەرمەندانی کوردستان لەقی کەرکووک سندیکای هونەرمەندانی عێراق لەقی کەرکووک لەگەڵ پەیمانگای هونەرجانەکانی کەرکووک.